سڵاوی خی گەورەتان لێبێ بینەرانی بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەدا بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. جەختکردنەوەی ئیسلام لە تەندروستی مرۆڤ دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواست. دوێنێ چواری دوو هەموو ساڵێک کە دانراوە بۆ ڕۆژی جیهانی شێرپەنجە میوانی دوێنەی بەرنامەی باسوخواستم کە پسپۆڕێکی بواری شێرپەنجە و لە هەمان کاتدا یەکێکە لە دکتۆرەکانی نەخۆشخانەی هیوا ئاماژەی بەوە کرد کە جگەرە و نێرگەلە و مادە کحولیەکان هۆکاری سەرەکی و یەکەمن لە توشبوون یا بە ئالوودە بە گرفتاربوون بە دەست نەخۆشی شێرپەنجەوە. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام 1400 ساڵ بەر لە ئێستا خوای گەورە لە قورآنی پیرۆزدا فەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة، واتە بەدەستی خۆتان مەخەنە هەلاکەت و تیاچوون و نەخۆشی و گرفتاریەوە. واتە لە ئێستاوە بە تەنگ جەستە و دەروون و تەندروستی خۆتەوە بە و سبەی دوو سبەی پرتەو بۆڵە مەکە ومەی کە بە گوایە بیک بڵێ قەزا و قەدەرە و نەخۆشیە لە لای خواوە هاتۆ. بێگومان خوای گەورە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەدا هاتووە کە دەفەرمێ خوای گەورە هەر دەرد و بەڵایەکی نردووە لەگەڵیشیا دەوا و چارەسەرەکەی نردووە. دەوا و چارەسەری با ئێمە بەر لەوە کە پێویستمان بێ لە ڕێی خۆپاراستن و خزمەتکردنی جەستە و دەروون و شکۆی خۆمانەوە ئەو دا و دەرمانە یان بەونە ئەو چارەسەرە بەکار بهێنین کە بریتێ لە خۆپاراستن. ئاینی پیرۆزی ئیسلام لە قورآنی پیرۆزدا بە حەزەرەوە یان بۆمونە بە فەرمان بە موسڵمانان دەکا کە دوور بکەونەوە لەو مادە و لەو خۆراک و لەو شتە زیان بەخشانی کە دەبنە مایەی ئازار بۆ جەستە و بۆ دەرونی مرۆڤ کە بێگومان حرامی کردوون و لە ڕوانگە و بە قاعیدە و لە چوارچێوەی ئەوانیشدا کۆمەڵێ شتی تر کە ئێستا داهاتوون وەک جگەرە و نێرگەلە و تلیاک و هەر شتێکی تر بە قیاسی ئەوانیشی حرام کردو چونکە خراپترین زیانن بۆ جەستەی مرۆڤ. ئێمە لەم بەرنامەدا باز لە جەختکردنەوەی ئیسلامی پیرۆزەکەین بۆ تەندروستی مرۆڤ و چۆن ئیسلامی پیرۆز بە تەنگ تەندروستی مرۆڤەوەیە و هەمیشە دەیەوێت مرۆڤێکی ساغ و تەندروست لە کۆمەڵگەدا هەبێت تا دوور بێت لەو نەخۆشیە خراپ و قێزەونانەی کە لە کۆمەڵگەدا هەنوو دەبنەمایی لە ناوچوون و قڕکردنی مرۆڤەکان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینیم کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. ئایا جەستە و دەرونی مرۆڤ یان تەندروستی مرۆڤ لە ئیسلامدا گرنگی پێدراوە و ئیسلام وەکۆڵێ بە تەنگ تەندروستی مرۆڤەوە هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. سڵاوی خوای گەورە لە جەنابت و سەرجەم بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ ئەم بەرنامەیە وڕاستی لەم کات و زرۆفێکی ئێستا خۆماندا تێی دەژین و ئەوەی کە بەرچاوە بەڕاستی ئەم بەرنامانە زۆر گرنگن بۆ وشارکردنەوەی گەنجەکانمان بە ئیزنی خوای گەورە تەئثیر و کاریگەریشی لەسەر ژیانی خەڵکی دەبێت. حتمما لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر گرنگی دراوە بە لایەنی تەندروستی مرۆڤ بەڵکو پاراستن و پێدانی حەق و مافەکان بە هەموو ئەندامەکانی جەستە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دیاری کراوە بەڵکو لە سونەتی صحیحی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام هەندێکیشان دانەدانە جا کراونەتەوە. یعنی لە ئیسلامدا یەکێک لەو کردەوانی کە زۆر خێرە ئەوەیە کە ئینسان هەستی شەو نوێژ بکات، بەڵام کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەی ئەنجام داوە کاتێک کە شەو چۆتە ماڵەوە خەوتووە ئیستراحەتی بە جەستەی خۆی داوە لە دوای ئەوە ئەمجا هەستاوە بۆ ئەنجامدانی عیبادەت بۆ خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا. بۆیکە لە هەوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە دەچێت بۆ ماڵ هاوڕێیەکی کاتێک کە دەبینێ نیوەڕۆ دەڕوات دەڵێ بە ڕۆژوم و نان ناخوا و شەو ئەم دەیەوێ بخەوێ ئەو ناخەوێ و دەیوێ هەستێ شەو نوێژ بکات، ئەویش هەم ڕۆژەکەی پێدەشکێنێ دەڵێ دەبێ نان بخۆی هەم دەڵێ دەبێ بخەویت، چونکە ئینە لنەفسیکە عەلەیکە حەقا، بەڕاستی نەفسی تۆ تەندروستی تۆ ئەندامەکانی تۆ بەڕاستی حەق و مافیان لەسەر تۆیە. بۆیە کاتێک کە ئەچێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ
فلانە هاوڵ ئاوای پێوتم پێغەمبەری خوا عەلەیهی سەلام تەصدیقی ئەکات پشگیری ئەکات بۆ إن لنفسك عليك حقا وإن لعينك عليك حقا وإن لزوجك عليك حقا فآتي كل ذي حق حقه هم چاود مافی لەسەرتە هم جەستەد مافی لەسەرتە کە بیپارێزیت هم خێزانت مافی لەسەرتە هم مناڵت مافی لەسەرتە بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم دەفەرمێ حەقی هەموو مافەکان بدەن. تەنانەت لە عیبادەت و پەرستشەکانیشە ئاینی پیرۆزی ئیسلام سنوورێکی داناوە نایە مرۆڤەکان ببنە ڕەبانی و گۆشەگیر و لەو جۆرە. لە ئیسلامدا شتێکی وانە لا ڕەهبانیەتە فی الئیسلام وەکو ڕەسوڵ الله عەلەیهی سڵاتو وسەلام فەرمێ کە ئینسان دا ببڕێت و خۆی وا ناو بنێ کە ئەمە خۆی یەکلا کردوتەوە لە ئەشکەوتێکە لە شوێنێکە بۆ عیبادەت تێکەڵ بە خەڵکی نابێت هەر خەریکی عیبادەتەوە ینی حەقی نفسی خۆی نەدە حەقی ماڵ و مناڵی خۆی نەدە. لە ئیسلامدا شتی وانە بەکو لە ئیسلامدا هەموو حەق و مافەکان دیاری کراوە. ئینسانی مسلمانی تەواو و کامڵ ئەوەیە کە بتوانێت هەموو حەق و مافەکان دیاری بکات. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ پاراستنی تەندروستی خۆمان زۆر ڕێنمایی بە ئێمە داوە. یەکێ لەو ڕوانگانە کە ڕەنگە بابەتەکە ئێمەشمان تەقریبا لەو بوارەوە بریتێ لە بابەتی خواردن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ ئینسان هیچ شتێکی پڕ نەکردووە کە خراپتر بێ وەکو مەعیدە و گەدەی. بۆیە فەرمێ ئەگەر زۆرت خوارد مەعیدەت سێ بەشەوە با بەشێکی بۆ خواردن بێ بە بەشێکی بۆ ئاو خواردنەوە بێ بەشێکشی بۆ هەناسەدان بێت. ئەمە طبعا ئێستا پزیشکەکان کە لە حەقیقەتی ئەمە ئەکۆڵنەوە و پێشتر بۆچی خەڵک ئەوە تەندروست بووە لەشیان ساغ بووە دوور بوون لە نەخۆشی هۆکارەکەی ئەوە بووە یەکەم خواردنی تەندروستیان خواردووە دووهەمینشان ئەو خواردنەی کە خواردویانە بە گوێرەی پێداویستی خۆیان بووە لە دوای ئەوە ئەو وزە و تاقەی کەوا وەریان گرتووە سەرفیان کردووەتەوانێ. ئێستا خەڵک زۆر خواردنە خوا بەڕاستی تەندروست نییە کوالیتی باش نییە لە دوای ئەوە ئەم هەموو خواردنە خۆ ئەم هەموو تاقە وزەیە وەرەگرێت سەرفی ناکاتەوە بۆیە کەڵەکە ئەبێتە دەیان نەخۆشی لەسەر ئینسان. لەبەر ئەوە لە ئیسلامدا زۆر گرنگی داوە ئینسان بە تەندروستی و بە لەشی خۆی ئەو جەستەی خۆت حەق و مافێک نییە کە تۆ بڵێ وەڵام من جەستەی خۆمە بە ئارزەی خۆم چی لێ ئەەکەم. إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. خوای گەورە فەرمێ ئەمە دڵت ئەمە چاوت ئەمە گوێت ئەمە هەموو دەستگاکان کە خوای گەورە سوبحانه وتعالى لە ئینسانە دروست کردووە هەمووی لە پرسینەوەی لەسەر. زۆر باشە مامۆستاکەواتە ئەگەر ئێمە بڵین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت بۆ سەجدەبردن و عیبادەت و ڕۆژوگرتن بۆ خوا و بۆ پڕکردنی مەعیدە لە خۆراکی حەڵاڵ و ئاوی حەڵاڵ و هەموو شتێکی حەڵاڵ سنوور و یاسایەکیان دانابێت کەواتە بێ بۆ شتە حرام کراوەکان کە بێجگە لەوەی سنووربەزانی خوای گەورە تەندروستی مرۆڤیش خەنە ژێر هەڕەشە و مەترسیەوە ئەبێت چ یاسا و چ ڕێسا و چ هەڕەشەیەکیان دانابێت. جوانە طبعا وەکە خوای گەورە تبارك وتعالى حەڵاڵی کردووە بۆ ئێمە ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ئەوەی پاکە ئەوەی چاکە ئەوەی تەندروستە خوای گەورە تبارك وتعالى بۆ ئێمە حەڵاڵ کردووە. هەر شتێکیش کە لە بابی نجاست بێ لە بابی خەبیث بێ لە بابی ئەوە بێ کە پیسە خراپە لێی دوورکەونەوە خوای گەورە سوبحانه وتعالى حەزەری لە ئێمە داوە لەبەر ئەوەی ئەوانە زەرەریان هەیە بۆ تەندروستی ئینسان. و ئێستاش طبعا هەموو شانی کە خوای گەورە حرامی کردووە لەو مەسەلەی عەرق و مەشروبات بە هەموو جۆرەکان و لە مەسەلەی گۆشتی بەراز و هەموو ئەو شتانە کە خوای گەورە سوبحانه وتعالى لە قورئاندا ئاماژەی پێداوە لە هەنێکیانە باسی کردووە کە فەرمێ قل فيهما إثم كبير کە باسی ئەو زیانە زۆرە ئەو تاوانە گەورە ئەو خراپەی کە لەوەدا هەیە ئێستا زانەکان هەمووی ڕۆشنیان کردوتەوانێت لەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە ئەمانە چەنە زەرەر و زیانیان هەیە بۆ تەندروستی مرۆڤ بۆ جەستەی مرۆڤ. یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە یەکێک لە جەنگەکاندا کاتێکەوە بڵێن قۆڵی برینارە بێ طبعا زۆر ئازارە چێشێ زۆر بێتاقە دەبێت زۆر ناڕەحە دەبێ وەکوڵی تەحەمولی ئەوە ناکات دێت لێ ئەنەوێ و لێ ئەکاتەوانێ. لە دوای ئەوە طبعا ئەم سەحابە کاتێکە وەفات دەکات ڕزا و ڕەحمەتی خوا لێبێت یەکێک لە ڕەفیقە زۆر نزیکەکانی دەیبینێت کاتێکە دەیبینێت تەماشاکە لە ناو شوێنێکی زۆر خۆش و ناز و نیعمەتێکدایە بەڵام تەماشاکە قۆڵی پێچراوە. ئەویش پرسیاری لێکە ئەڵێ فڵانە کەس باشەوە تۆ بۆچی ئاوایت یان تۆ شوێنەکەت الحەمدولیلا زۆر خۆشە بەس بۆچی قۆڵت پێچراوە؟ ئەڵێ پیانوتم ئەوەی کە خۆت خراپت کردووە ئێمە بۆ چا ناکەینەوە. لەبەرەوە ئینسانی وا هەیە یعنی گرنگی بە تەندروستی خۆی نادا. ئێمە لە ڕوانگەی ئیسلامەوە دەبێ بزانین بە پێویست لەسەرماندانراوە کە پارێزگاری لە نەفس و لە دەرونی خۆمان بکەین. طبعا
وەکو ئیمامی شاطبی و زانانی تری ئوسوڵی و غەیری ئەوانش هەمویان کەوا فەرموویانە ئیسلام و هەموو ئاینەکانی تریش کە هاتون ئاینە ئاسمانیەکان بۆ ئەوە هاتون کە 5 مەسلحەت و بەرژەوەندی زۆر گشتی هەیە بۆ مرۆڤ کەوا دەستەبەریکەن. جا ئیمامی شاطبی رحمەتی خوا لێ بکە دەفەرمێ اتفقت الأمة بل سائر الملل على أن الشريعة وضعت للمحافظة على هذه الضروريات الخمس. ئیسلام کە هاتوو هەموو دینەکانی تریش هاتون بۆی کە پارێزگاری لەم 5 شتە بکەن. هاتون پارێزگاری لە دین بکەن. دین ئاین ئەبێ بەرقەرار بێت لە نێو کۆمەڵگەدا. دووهەم پارێزگاری لە نەفس بۆ ئەوە هیچ کەسێک لەژێر هیچ ناو و نیشانێک و هیچ اعتیبارێکە تعەدا نەکا بۆ سەر نەجەستەی خۆی نەجەستەی هیچ کەسێکی تریش. لە دوای ئەوە ماڵ و سەرۆت و سامان ئەبێ بەپارێزێت. لە دوای ئەوە نەسل وەچەی مرۆڤایەتی و هەروە عەقڵ و ژیری. ئیسلام و هەموو دینەکانی تر هاتوون کەوە ئەمانە بپارێزن. هەر شتێک زیانیدا لەمانە حرام بووە. شتێ زەرەر ئەدا لە دین، زەرەر ئەدا لە خودی نەفسی خۆت. ئێستا لە ئیسلامدا ئەو کەسێک کە خۆی ئەکوژێت تاوانەکەی زۆر گەورەتر لەوەی کە کەسێکی تر ئەکوژێت. ئەو کەسێک کە کەسێک ئەکوژێت جاری وها مەجالی ئەوەی تایە کەوا بۆ نمونە عەفوی بکەن. مەجالی ئەوەی تایە کە دیە و خوێنی ئەوە لێوەرگرن و عەفوی بکەن. مەجالی ئەوەی تایە کە تەوبە بکات و لەگەڵ ئەوەدا کە ئەو حەق و مافەی لەسەرێتی هی بەرامبەرەکەی ئەیدا دەتوانێت تەوبە بکات. بەڵام ئەو کەسێک کە خۆی ئەکوژێت نەمەجای تەوبەی ئەمێنێ نەمەجای پەشەمانبوونەوەی ئەمێنێ ئەمجا تعەدای کردوتە سەر گەورەترین سنوور کە خوای گەورە سوبحانه وتعالى فەرمێ تیلکە حدود الله سنووری خوایە و فەلا تەعتەدوها نابێ ئەو سنوورە ببەزێنی ئەو جە سنووری خوای گەورە تەبارەکە وتعالى دەبەزێنێت. لەبەرەوە بەڕاستی زۆر پێویستە کە ئینسان گرنگی بە تەندروستی خۆی بدا گرنگی بە جەستەی خۆی بدا و بزانێ هەر شتێک خوای گەورە حرامی کردووە بەڕاستی لێ دوورکەوێتەوە چونکە بەڕاستی ئەوە زیانی تایە بۆ ئینسان. زۆر باش مامۆستا دوێنێ وەکو لە پێشەکە ئاماژەم پێ کرد دکتۆرێکی پایەبەرزی نەخۆشخانەی هیوا ئاماژە بۆ دەکات کە جگەرە و نێرگەلە و مەشروب و تلیاک وەمانە دەبنە هۆکاری سەرەکی بۆ تەشەنەکردن و زیادبوونی نەخۆشی شێرپەنجە. لەوە چێ خەڵکێک بڵێ لە قورآنی پیرۆزە نەباسی تلیاک کراوە نەباسی جگەرە کراوە نەباسی نێرگەلە کراوە. ئیسلامی پیرۆز چۆن 1400 ساڵ بە لێ ئێستا ئەمانەی بە یاسا و بە چوارچێوەش وەکڵێ ئەحکامەکانی خۆی حرام کردووە و عیلم و زانستیش ئێستا پشتگیری ئەو بۆ چوونەیان بوونە ئەو ڕێنماییە تەندروستی ئیسلامەکە. جوانە. طبعا ئێمە کۆمەڵی ئەسڵمان هەیە لە فقه و لە شریعەتی پیرۆزی ئیسلامدا هەر شتێکەوە حرام کراوە عیلەتێکی تێدا هەیە. طبعا ئێمە کاتێک کە بە دوای مەسادیری تەشریعدا دەڕۆین باشە ئەوەی کە مەصدەری سەرچاوی تەشریع بۆ ئێمە پێش هەموو شت قورئانی پیرۆز. دوای ئەوە فەرمودەی سەحیح پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. دوای ئەوە ئیجماع و کۆدەنگی زانایان. دوای ئەوە کە زانایان باسیان کردووە باسی قیاس. کاتێک کە ئەبینی شتێک خوای گەورە بۆ نمونە عەرەق یعنی هەموو مەشروباتەکانەوەی کە ئینسان سەرخۆشەکە خوای گەورە کاتێک کە حرامی کردووە عیلەتی ئەمە چییە؟ بریتێ لە ئیسکار واتە کە ئینسان سەرخۆش و بێهۆش دەکات. ئەم عیلەتە لە هەر شتێکی تردا هەبوو ئەو شتەش حرام دەبێت. ئەمە قاعدەیەکی شەرعیە و 1400 ساڵ کەوا زانایان و پێشەوانی ئیسلام ڕەحمەتی خوان لێبێ لەسەری ڕۆیشتون. طبعا ئەو زیانەی کە جگەرە هەیەتی کە نێرگەلە هەیەتی کە مادە هۆشبەرەکان هەیەتی ئەو زیانانە کۆ ئەبێتەوانێ لە تێکشکاندن و لە ناوبردنی هەر 5 خاڵە گرنگەکە کە ئیسلام بۆی هاتووە کە باسمان کرد. ئیسلام هاتووە دین بپارێزێت. ئەو کەسێک کە مدمینە بێ بەمانە و لەگەڵ ئەمانەدا بەردەوام بێت بەتایبەت ئەو کەسێک کاوان مدمین بۆ لەسەری پێش هەمووشی دین و ئیمان و باوەڕەکەی تێگەشکێنێ. بۆ چونکە ئەو کەسە حرامێک ئەنجامەدا کە خوای گەورە پێی ناخۆشە. بۆ نمونە جگەرە زانایان کە بەو بەڵگانی کە خۆیان کردێتەوە بە 12 بەڵگە سەلماندویانە کە جگەرە حرامە. ئەگە بێتە سەر نێرگەلە کە کەسێک دانیشە بە دیار خواردنی نێرگەلەیەکەوە کە ڕەنگە 45 دقە تا سەعاتێک بخایەنێ پزیشکەکان و زانەکان دەڵێن کە هێندەی 100 جگەرە زیانی بەردەکەوێت کەواتە ئەویش بەڵێ ئەویش حرامە. مۆسا پێغەمبەری خۆش صلی الله علیه و سلم فەرمێ مرۆڤ لە کاتی ئەنجامدانی گوناهێکە لەو کاتە ئیمانی نابێت. بەڵێ وەکو ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم لە باسی عەرەقدا کە دەفەرمێ لا يشرب الشارب حين يشرب وهو مؤمن لەو کاتێکە دەیخوا بەڕاستی ئیمان و باوەڕی نییە. کەواتە ئەو کەسە لە ڕوانگەی دین و ئیمانەوە زەرەرێکی زۆر گەورەی کردووە. دووهەمینیان لە دوای ئیمان چی گرنگە نەفسی ئینسان. یعنی زۆرترین کاریگەری ئەمانە لەسەر جەستەی ئینسانە تووشی چەندەها نەخۆشی دەکات. طبعا
کاک ریاض ئەوەی کە سەیر و سەمەرەیە یعنی زۆر جێگەی نیگەرانیە ئەوەیە ئەگە تۆ تەماشا بکە هەر کۆمپانیایە شتێ دروست دەکات گەورەترین ڕیکلامی بۆ کاکەڵێ کە ئەمە شتێکی چاکە و بەسوودە لەناو هەموو شتەکانە تەنها جگەرە نەبێ بەس جگەرە لێی نووسراوە ئەمە تووشی سەرەتانی خوێنت دەکات تووشی دەمارەکانت ئاوالێکە ئەمانت ئەپوکێنێتەوە لەسەر بڵێن پاکەتی جگەرەکە ئەمە نووسراوە بەڵام خەڵک سەرڕای ئەوە هەر ئەیکێشێت ئەمە بەڕاستی کەواتە زەرەری هەیە بۆ نەفسی ئینسان تووشی چەندەها نەخۆشی دەکات لەو نەخۆشیە کارە سادبارانە کاوڵێن داتاکان بازەوەکەن کە بەڕاستی ڕێژەیەکی زۆر لە ساڵی 2010 خەڵک تووشی نەخۆشی شێرپەنجە و سەرەتان بووە یەکێک لە هۆکارەکان بریتە لەوە کەواتە یا تووشی نەخۆشی چەندەها نەخۆشی ئەکات یا خود هەر ئەیکوژێت و لە ناوی ئەبات ئەمە دووهەم سێهەمینیان ئیسلامی پیرۆز هاتووە کە عقلی ئینسان بپارێزێت بەڕاستی ئەوەی کە مدمین ئەبێ بەم مادانەوە وای لێت ژیری لە دەست ئەدا چاک و خراپە لێک ناکاتەوە چاک و خراپەی لێکردایەتەوە ئەوەی نەکرد چاک و خراپەی لێک بکردایەتەوە منداڵێکی نەئەنار بڵێ بچۆ جگەرم بۆ بکرە مناڵەکەی خۆی بنێرێ لە کاتێکە لە هەموو عالەمە کە جگەرەش دروست دەکەن بەڵام چەندی ملیۆن دۆلار سەرفەکەن بۆ شارکردنەوەی خەڵکی سەبار بە زیانەکانی جگەرە اینجا قانون و یاسانی ئەوەی تەمەن خوار 18 ساڵە نابێت جگەرە بکێشێ بەڵام قانون و یاسا لێرە نیە مناڵێکە چێ 6 ساڵانە جگەری پێدەن کەواتە ئەمە زەرەریشی دا لە عەقڵ و لە ژیری ئینسان خاڵی چوارەمینیان ئیسلامی پیرۆز هاتووە ماڵ و سەرۆتی ئینسان بپارێزێت ئەمە بە هەدەردانی ماڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم عن إضاعة المال یەکێ لەو شتانەی کە خوا پێی ناخۆشە و نەهی لێکردۆ بریتێت لە بەزایەدانی ماڵ یعنی ئەم پارەی تۆ ئەدەی بەمە بەڕاستی چ جێیەک بۆ تۆ ئەگرێ خاڵی پێنجەم بریتیە ئیسلامی پیرۆز هاتووە نەفس و نەسل و وەچە بپارێزێت بەڕاستی ئەوەی کە مدمین دەبێ بمانە طبعا قۆناغ کابرا جارە جگەرە خوا دوای ئەوە نێرگەلە ئەکێشێت طبعا ئەمانە ئەو مادە نیکۆتینەی کە تایەتی وا ئەکە ئەو کەسە تووشی ئیدمانەکە مدمینە بێ ئەمجا ئەڕوا بەرەو مادە هۆشبەرەکان کە بەداخەوە کۆمەڵێک لەوانە وەکو حەشیش وەکو شیشە وەکو کراک کە ئێستا بڵێن لە کوردستانە بەداخەوە هەیە و لە ساڵی 2010 تا نزیکەی 800 کەس بەرەوسەرەوە کە خەڵک بڵێن تۆمەتبار بۆ بەوە گیراون و زینداری کراون بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورێ ئەم حاڵەتانە کە ئینسان دەستی دایە ئەمانە وای لێدێ پەنا بەخوا بەرەوکاری خراپە ئەڕانی سڵ ناکاتەوانێ ئەگەر زینا ئەگەر داوێن پیسی ئەگەر حتا دروبەی لە ڕووی بەڕێست و بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست بۆ نێربازی بۆ شتی خراپ دەیها و سەدەها نەخۆشی خراپ ترسناک لە ڕێی ئەمانەوە بڵاو بێتەوە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە مدمینە بێ بەمانە ڕێک وەکو بڵێ هاتۆ ئیسلامی پیرۆز لە بناغەوە هەڵکێشێت ئیسلام هاتوو ئەمانە بپارێزێت ئەمانش هاتوون هەر 5 کارە گەورەیە کە ئیسلام پارێزگاری لێکە ئەمان هاتوور کە هەڵی وەشێنەوە پەنا بەخوا لەبەرەوە بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەمە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە باسی ماڵا کە ئەفەرمێ خوای گەورە زۆری پێ ناخۆشە ئینسان لە شتی بێهودەیان ماڵ سەرف بکە ئەمە لێکۆڵینەوەکان داتاکان ئەمە باس ئەمەکەن دەوڵەمەندترین کەس کاتێکە دەست ئەتاتە ئەم کارانە ئەبێتە سەسوالترین کەس ئەبێتە کەسێک کە هیچ پارۆپولی پێ نامێنێ وای لە دێ حاچی دەست ئەکەوێ ئەیدا بەوە اینجا هەستی مەسئولیەتی نامێنێ ئەمجا ئەگەر باوکێ بێ بۆ نمونە لە خێزانی ناپرسێتەوە لە مناڵی ناپرسێتەوە مەسوفیان ناکێشێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کەفا بالمەرء ئیثما ئەن یضیع من یقود بەسە گوناه و تاوان بۆ ئینسانێک ئەوانەی کە نەفقەیان لەسەر کەسێکە پشێ زاییان کە مەسوفیان نەکێشێ و گرنگیان پێ نەدا بەسە تاوان بۆ ئەو کەسە کە ئەو نەکەسێکی خراپەکارە کە ماڵ و منداڵی خۆی ئیهمالەکە کابرا یعنی جاری وا هەیە پارەی پێ نییە پارەی پێ نییە شت بۆ تەمان ئێستا خۆم بدبینەکان زۆرن یەکێ لەو شتانش کە بڵێن ئێستا زانیان باسییان کردووەک و نەخۆشیەکی باوی سەردەم باسییان کردو و تقریبن لە ڕێکخراوی تەندروستی جیهانی چۆتە ناو نەخۆشیە دەرونیەکانەوە ئەم بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەیسبووکە کابرا جاری وا هەیە پارەی پێنیە شیر بۆ مناڵەکەی بکرێت تەمان ئەمە زانیارێکی دروستە و من خۆم بیستومە بڵێن لە خێزانەکان کاتێککە پەیوەندیان پێکردو ماڵی هەژار و خەڵکی فەقیر خەڵک هەیە پارەی پێ نەبووە بچێ شیر بۆ مناڵەکەی کرێ چۆ 25,000 داوە بە خەتێکی ئەنتەرنێت بەڕاستی یعنی ئەمانە کۆمەڵە کارەساتن هەر شتێک کە پەیا ئەبێ ئەگەر ئینسان نەتوانێ
حتى ويك دروسه ولا ما تورك ومراتي انسان خلق يبو مسائل دعوه بكاري خلق هو يبو مسائل بزنس وبازرگاني بكاري يعني خاطي واش حرب بهدو كاتكاني خوي بيكوجت حتى اوش كانسان رجاي خير وشاكي تيدايا دبي كاتي بخو داني روجي ساعات ندو ساعات شنو بو ذكري او ندانيت بلا امشاني تريك زيان بخشن وكو ماده خوش بركان وكو جيجره وكو نيرجلا اما براسي جێگەی نیگەرانی کە ئەمڕۆژ بەڕاستی بەڕێژەیەکی زۆر بەڵاو بووتەوە ئەمەش دەبێ بەڕاستی هەمومان یعنی ئەم تەوعیەیە ئەم وشاریە کە لە بەرنامەیەکی بەڕێزتەوە دەست پێکات لە کەناڵێکی ئاسمانی و کە بەرنامەیەکی لەسەر دەکات یعنی ئەمە بە کللتورکردنی لە نێو خێزاندا لە نێو قوتابخانەدا بۆ منە قوتابخانە هەر ئەرکی ئەوە نییە تۆ زانست و زانیاری خوێندەواری فێری تەلەبەکە هەر ئەوە نەفێریکەیت و هەر ئەوە کافی نییە ئەی بەها باڵەکان لە نێو کۆمەلگەدا بێ چێ دەسی پێوە بگرێ ئەبێ ئەم تەلەبەیە فێر بکرێت لە قوتابخانە کاتێ دێتە دەرەوە بەرامبەر دەگەی قوتابخانەکە دوکانێکە و جگەرە ئەفرۆشی ئەمە کارەسات نییە ئێستا لەو ماوە پێشوەدا لە هەولێر کۆنفرانسێک کراوە یەکێک لەو کۆمەڵێک بڵێن داتا و زانیاریان وەرگرتووە یەکێک لەو شتانی کە بەڕاستی زۆر جێگەی نیگەرانی ئەوەی کە دەڵێت تقریباً لە 130 ئەو تەلەبانی کە قوتابی ئامادەین تووشی کێشانی جگەرە بن بەڕاستی ئەمە موسیبەتێکی زۆر گەورەیە ئەمە پزیشکەکان باسی ئەەکەن ئەمە داتاکان لێرە باسی یەکەن ئەمە بەڕاستی دەبێ هەڵوێسەی لەسەر بکرێت ڕۆڵی دایک و باوک ڕۆڵی قوتابخانە ڕۆڵی مامۆسایانی ئاینی لە وتارەکانەکە واسیکەن ئێوەی بەڕێز لەم بەرنامانەوە کەوا وشاری بن بە خەڵکی زۆر باش مامۆستا هیوامان هەیە چی ساڵە لە 15 ساڵیەوە تا 55 ساڵی جگەرە کێشێ نێرگەلە کێشیان بە ئەو مادە کحولیەکانی تر واتە بە تەنگ ڕەحم و بەزەیی بە جەستە و بە دەرونی خۆیان هاتووە کە ئێستا کەوتۆتە نێو نەخۆشیەکەوە بەجای لە جۆرەکان دەڵێ قەزا و قەدەرە و قسمەتی خوایە و نەخۆشی لای خواوە دێ و ئەمە بەڵام هیواشمان هەیە ینی بە تەنگ تەندروستی خۆیەوە بووە کەسێکی ڕووەکی بۆ یا وەرزشی کردویان بۆ منە کەمخۆری ئەنجام داوە ئەمە تا ڕادەیە تەندروستێکی باشی هەیە مەبەستمەوەیە بۆچی مرۆڤ کاتێکە تر وەکو لە دەستی لە هەمانی بەتاڵەوە دەرەچێ ئەیخاتە پەنای خوا و ئەوێ ئەم نەکبەتی و خراپ حاڵیبوونەی خۆی و خزمەت نەکردنەی جەستەی خۆی بخاتە شتێک پاڵ قەزا و قەدەر ئایا ئەمە قەزا و قەدەرە کە تۆ بە دەستی خۆت بخەیتە تەهلوکە و ناڕەحەتی و نەخۆشی شێرپەنجە بۆ کۆمەڵگەکەت بێنی طبعا کۆمەڵێک لەوانی کە خوای گەورە لە قورئانە سەرزەنیشتی قسەکانیان نەکات ئەفەرمێ سيقول الذين أشركوا لو شاء الله طبعا کابرا مشریکە بێ باوەڕ بووە ئەیانوت وەڵا ئێمە خوا ویستی خوا وایە کە ئێمە مشریک بین ئەگەر ئەگەر خوای گەورە بێویستە ئێمە مشریک و بێ باوەڕ دەرنەچوین ئەمە طبعا شتێکی زۆر ناڕاستە شتێکی زۆر بێبنەمایە حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە دوعای دەکرد دەیفەرموو والخير كله بيديك والشر ليس إليك طبعا خوای گەورە سبحانه وتعالى کێتر لە قورئان پەیامی زۆر گەورەیتیایە یەکێتر لە پەیامەکانی قورئان ئەم ئەدەبەیە کە خوای گەورە سبحانه وتعالى فێری ئینسانی ئەکات هەر لە سوورەی فاتحەکە ئێمە هەمومان دەیخوێنینەوە کە ئەمە بەڕاستی جێگای هەڵوێستەیە کاتێک کە دوعا دەکەین و دەڵێن اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم ڕێگەی ئەوانەی کە خوای گەورە کە تۆ نیعمەتی خۆتە بەسەرا ڕشتون بەڵام بۆ ئەوی تر ناڵێن غير الذي أغضبت عليهم غير المغضوب عليهم ئەمە ئەدەبی ئینسانە بۆ نیعمەتەکە داتە پاڵ خوا بەڵام ئەوی تر نایداتە پاڵ خوا تەبارەکە وتعالە ئەمە ئەدەبی ئینسانی مسلمانە پێغەمبەر ئیبراهیم صلی الله عليه وسلم خواسته بکاتێ دوعا ئەکات خلقني فهو يهديني بەڵام کاتێک کاتە سەر نەخۆشی وإذا مرضت فهو يشفيني نالو إذا مرضني چۆن فەرمێ خلقني يشفيني لەبەر ئینسانی مسلمان بەڕاستی ئەبێ خاوەنی ئەدەبێ لە خزمەت خوای پەروەردگار یعنی ئەگەر ئەم قسە زۆر ئەکرێ بۆیە حەز دەکەم یعنی هەڵوێستەیەکی بکەین لەسەردا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ هیچ کەس نییە بەقەدەر خوای گەورە ستایشکردنی پێخۆش بێ خوای گەورە تەبارەکە وتعالە زۆری پێخۆشە کە بەندەکەی ستایشی بکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە دوعای دەکرد دەیفەرموو اللهم رب جبرائيل وإسرافيل وميكائيل أي پروردگاري جبريل وإسرافيل وميكائيل فاطر السماوات والأرض أي دروس كاري يعني وصفي خواي قوري كاتي كدعاء باراي و تواوي قوري أدايا بالخوا يسا خلقي إيما خوش و نازوی نعمتەکە ناداتە پاڵ خوا بەڵام نەکبەتی و ناخۆشی و نەهامەتی ئیتر بەخواڵێ بە قوربانی خوا بم بەخوا من نازانم چیم کردەوە خوای گەورە تووشی ئەمە مەکات گلەیی و گازەندە و بێتاقەتی خۆی ئەداتە پاڵ خوا
بەڵام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەیفەرموو الخير كله بيديك والشر ليس إليك، يعني ئەوەندەی ئەدەب هەبوو خۆی شەبێ بە خوای گەورە ناکرێت، بەڵام ئەدەبی ئینسانی مسلمانە لەگەڵ خوای پەروەردگارە. ئەنجا لەم بارەیشەوە کابرا تەندروستی خۆی ناپارێزێ، گرنگی بە تەندروستی خۆی نادا تا تووشی نەخۆشیەگە بێت، ئەمە بەڕاستی خۆی تاوانبارە. ئێستا ئێمە بۆ نمونە ئەگەر قاعدەیە وەرگین لە فرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ڕۆژە بە هاوڵە بەڕێزەکانی فەرموو ئەرێ لەناو ئێوەدا بەکێ دەڵێن شەهید؟ وتیان کەسێک لە پێناوی خوا شەهید بێت ئەوە لە معرەکەی و لە پێناوی خوا ئەمە شەهیدە. فەرمووی کەواتە ئەگەر وا بێ شەهیدی ئومەتی من کەمە. ئەنجا فەرمووی وەلحەریق شەهیدون، ئینسانێکە دەسووتێ پلەی شەهادەتی هەیە، وەلغەریق شەهیدون، ئینسانێکە دەخنکێ لە ئاوە پلەی شەهیدی هەیە. ئەمە هەر کەسێ تووشی ئەم هاتوو مادەم دەستی خۆی تێدانێ پلەی شەهیدی هەیە. باش کەسێک مەلە نازانێت دەڕواتە ناو ئاوێکی زۆرەوە، مەلەش نازانێت دەزانێت دەخنکێ، ئەگەر خنکا دەرجەی شەهیدی هەیە، دەرجەی شەهیدی نیە، ئەوە قاتیل النەفسە. تۆ مەلە نازانی کەسی لێنێ دەست بگرێ حەل لە خۆتە خۆت هەڵەیتە ناو ئاوێکەوە و دەخنکەی، ئەمە قاتیل النەفسە. کەسێک دەزانێت ئەم جگەرەیە، ئەم نێرگەلێ، ئەم مادە هۆشبەرە تووشی نەخۆشی دەکات دەیکوژێت، ئەمە بۆ خۆی قاتیل النەفسە، یعنی کەسێکە کەوا خۆی دەکوژێت. حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خۆی لەسەر کەسێکە قاتیل النەفسە نوێژی نەکردووە، نوێژی لەسەر نەکردووە. حتا ئەهلی عیلم فەرموویانە ئەهلی فەزڵ، زانا گەورەکان، پیاوە گەورەکان، تەبەن کاتی خۆی کە بڵێن دەسەڵاتداری ئیسلامی بووە، کاتێ هەنی شاعیرە بووە، کەسێکە پێیان تۆ محافظ یان بڵێن پارێزگاری ئەو شارە یان والی، ئەو کەسە بۆ نمونە هەنێ بڵێن کاری گەورە بۆ ئەنجامی دا، وەکو وتاری جمعان، وەکو نوێژە جەژنەکان، وەکو زۆر جا بڵێن نوێژی جەنازە. حتا ئەوەی کە ئەهلی فەزڵ و ئەهلی چاکەیە لە زانایان و دانایان و کەسانی ناسراو، ئەوانیش وەکو لە فیقا دەفەرمێ لەسەر کەسێکە خۆی کوشتۆ نوێژیان نەکردووە. بۆچی نەیان کردووە؟ ئەمە بۆ ئەوەی دەرس و پەندێ بێ بۆ خەڵکی، یعنی کە ئەمە وەکو چۆنەڵێ تەرهیبێ بێت، ترساندنێک بێت بۆی کە خەڵکی بەڕاستی لەوە دوور بکەوێتەوە. لەبەر ئەوە هەر کەسێک ئاگاداری ئەم خاڵە بێن، هەر کەسێک ئەمە معلومە زیانەکانی ئەمە چەسپا و هەمووی پزیشکەکان و قسەیان لەسەر کردووە و کۆنفرانسی زۆر گەورەی لەسەر کراوە و لە 100 تا 200 زیاتری چەسپاوە کە ئەمانە زیانیانێ. هەر کەسێ لە دوای ئەوەی کە ئەمانە ئەزانێ بەردەوام بێ لەسەری تووشی هەر نەخۆشیەک بوو، گوناهبارە بەو نەخۆشیە مرد. کابرا جگەرە خواکو تۆ فەرموود لە 15 ساڵە و تا 40 ساڵی تەماشاکە سیەکانی ڕەش بۆتەوە، تەماشاکە تووشی دەیان نەخۆشی ترە بێت، وای لێکا تووشی جەڵدەیەکە. تەواو ئەمە کۆمەڵی نەخۆشی کە دیارە. ئەی جگە لەو نەخۆشیانەی ئێستا ئینسانی وا هەیە تۆ حەد یەک نمونەی زۆر بەسیط بێنمەوە، لەوانەیە من یا جەنابەت، لەوانەیە بڵێن بەتایبەت مەئمومەکان زیات هەست بە مەکەن لە سەفی ڕیز و جەماعەتە، زۆر جار خەڵگەڵێ مامۆستا تخوا وەڵڵای خێرت دەگا، باسی سیرکە، باسی پیاسکە، باسی شتێکە بۆ کاکە وەڵڵای زەلامێکم لە تەنیشتە و سیریا پیازی خەدە بۆ خوایە ئەڵێ نوێژم بۆ نەکرا. ئەمە کەسێک بۆ ماوەی 1-2 دقە، 5 دقە 6 دقە ئەم کەسەوە نوێژەکە تەواو بێزار بووە. باش ئەم کابرێک ئەم جگەرەیە کێشێت، ئەم بۆنە ناخۆشە، ئەم نەفەسە بەسەر ژنی، بەسەر منداڵی، باس حەز بەم بێزاریە ناکات. بەڕاستی حەق وایە هەستی پێ بکە. کەسی وا هەیە جگەرە کێشێ دێ بۆ مزگەوت، جگەرێک لەگەڵ هاتە دەرگای مزگەوت جگەرەکە کوژێنێتەوە، کە ئەڕاتە ناو ڕێزی جەماعەت هەناسە ئەدا، ئەڵێ جگەری وا بدەمەوە. ئیکاکە تۆ خەڵک بێزارەکەی. جا من نمونەکەی من لەوە هێنامەوە، باش ئەگەر کەسێک بۆ ماوەی 6 دقە 7 دقە ئەو هەموو بێزاری توش بێ، سوێن نەخوان سەدان کە زەڵێ ئاگامان لە نوێژەکەمان نەما بۆ هۆی کابراوە. ئەی باش ئەی ئەم کابرا ژنی نییە؟ ئەخەرسێکێک لەو کارە ساتانی کە ئەمڕۆ بەڕاستی بڵێن زاناکان بەتایبەت ئەوانی کە لەم بوارەیە کولێ کۆڵینەوەیان کردووە و داتیان وەرگرتووە لەسەر ئەمە، دەڵێن یەکێک لە کارە ساتەکان ئەوەیە جاران هەر پیاوان بوو، ئێستا ئافرەتان بە ڕێژێکی کەم، ئێستا دەڵێ ئافرەتانیش تقریبن هاوشێوەی پیاوانن لە کێشانی بەتایبەت، جگەرە کەمتر بەڵام نێرگەلە زیاتر. زیادبوونی ئەو هەموو جەڵدە و بەرزبوونەوەی فشاری خوێن و زەخت و نازام شەکر و شتانەش کە هەر سەرنجامی خۆراکە، بەڵام خۆراکێک کە حەڵاڵە. کابرا دەچێت بەو دەشتە بۆونە 4-5-6 کەباب و چەوری ئەخوات و یان بەونە شتێکی زۆر شیرین ئەخوایان کۆمەڵێشتی لەم جۆرە.
مەبەستمە ئیسلام بۆ ئەمانەش کە ئەمانەشتی حەڵال کراون بەڵام تەنانەت پێم وابێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێگە چوونە سەر ڕووباری ئاوتان خواردەوە هەر بە پێی پێویستە زیادە ڕەوی تیا مەکەن ئەگە بە لوێچێ ئاو تێر بووی مەیکە بە دوو مەیکە بە سێ تەنانەت ئاو کە هیچ زەرێکی بۆ جەستەی مرۆڤ نییە بەڵکو زۆر باشیشە ئەم شتا حەڵال کراوانە تا چەند ئیسلام ڕێگری بۆ ئەمانەش داناوە. طبعا قاعدەیەکی زۆر گەورەمانەیە لە قورئاندا بنەمایە کە دەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا حتى لەو شتانەی کە حەڵاڵە کە ڕێپێدراوە کە دروستە کە جائزە خۆی گەورە تبارەکە و تعالی فەرمێ بخۆنەوە بەڵام ئیسراف و زیادەڕەوی مەکەن. ئەمە طبعا یاسایەکی زۆر زۆر جوانە. خۆی گەورە سبحانه وتعالى فەرمێ ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. ئیسراف و زیادەڕەوی مەکەن. خۆی گەورە ئەوانەی خۆش ناوێکەوە ئیسراف و زیادەڕەوی ئەکەن. حتما کەسێک وەکو بۆ نمونە بەڕێزت ئاماژەیەکت پێدا جاری وا هەیە یعنی ئەوەی کابرا کە لە حەدی خۆی زیاتر ئەخوات لە توانای خۆی زیاتر ئەخوات زماندوی ئەکا هیلاکی ئەکا تووشی سگێشەی ئەکا بێتاقە دەبێم دوای ئەوە ئەمجا نازانم سی تۆ و سادی و چوچی حکا بەسەر هەر بۆی کە هەزمیکا بەڵام هەر هەزم نابێم لەولاوە کەسانێکی تر هەن ئەم بەدەست تێر خواردنەوە ئازارێتی کەسانێکی تر هەیە بەدەست فەقیری بەدەست هەژاری بەدەست ئەوەی کە سکی بەتاڵە سکی یەشێ و هاواریەتی جا ئەگەر خەڵک بەڕاستی و هەستەی تیا دروست ببوایە تۆ بەشی خۆت بخۆ زیادەکەی هەوڵ بە کەسێکی تر لێی سوودمەند بێ چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەیفەرموو ئەگەرێکی لە ئێوە خواردنێکی لێنا نەختی ئاوی زیاتر کە لە ناو شلەکە قاپێکی بە بۆ ماڵە هاوسەکەی خۆت یعنی دائیمە فێرمانەکە کە ئێمە هاوکاری یەکتر بکەین کەواتە ئێمە بۆ ئەو شتانی کە حەڵاڵن سنوور و حدود و یاسا بۆ ئێمە دیاری کراوە کەواتە ئەوانی کە حرام و قەدەغە کراون دەبێت زۆر زۆر بە تەواوی بەڕاستی خۆمانی لێ پارێزین گومانیش لەوە دانیە گومان لەوە دانیە طبعا هەر ئیعجازی ئەم ئاەتە لەوەدایە کە خوا گەورە فەرمێ کولوا واشربوا ولا بخۆن و بخۆنەوە بەڵام ئیسراف و زیادەڕەوی مەکەن ئەم ئاەتە گەر ئینسان تەطبیقی بکات بشخواتەوە و لە هەموو ناز و نعمەتەکان دەتوانێت خۆی بەهرەمەند کا بە گوێرەی پێویست ئەگەر هاتووە ئەمەی جێبەجێ کرد بەبێ ئیسراف و زیادەڕەوی گومانی تێدا نییە کە تەندروستێکی باشی دەبێت فەرمودەکەی پێغەمبەری خوا کە دابەشکردنی مەعیدە بۆ سێ بەش ڕاوە بێ بۆ ئەم ئاەتە تەواو هەر ئەوەی یعنی ئێستا کودەواری خۆمان یعنی هەنێ شت هەیە لە بواری خوڵک و ئەوانەیە کابرا بۆ نمونە سوێنە دەکاکە دەبۆ ناخۆ تخوا ئەوەش بخۆ کاکە پێویست ناکە وەڵڵی سوێندی بدەیت اینجا دوای ئەوە زۆر خواردن یعنی تێکەڵاوکردنی بەسەر یەکدا باوکم باسی مامۆستایەکی کرد کە بڵێن ئەوسا مامۆستایەکی بەتەمەن بوو تۆ زەمانێک لە مزگەوتەوە دوور بوو ئیتر جارێەوە بۆ درەنگە کەوتا ها بۆ مزگەوت کابرا یەکێک لە نوێشۆنەکان و تبووی ئەرێ مامۆستا بۆچی تۆزێ زوو نایی ئەخە زەلامی هەر نوێش کرا حەزەکە خێرا قامت کرێ کاکە کە بانگەدا هەنێ کەس ئیتر دەزنۆ ژەگەر خۆی ئامادەکا بۆ مزگەوت ئەوتبی کاکەیان تۆ بۆ ئەو نەتپەلێ ئەوتبی کاکەیان بانگی دانیۆشکەن و تبی برا خۆ تۆ نان خوارد ئەبێت تۆزێکی بێ بچێ ئەمجا ئاوێ بخۆی ئەمجا شتێک خۆ ئەمە خەباتەنی هەمووی بەسەرێکە هەی سوبحان الله تەبیعەتی واجارێ لە میوانداریە کابراچی ئەمە خواردنت بۆ هێنێ دوای ئەوە چات بۆ ئێهێنێ دوای ئەوە نازام نسکافە هێنێ دوای ئەوە میوە هێنێ دوای ئەوە چەرەساد هێنێ ئەنواع و ئەشکال هەمووی ئەکا بەسەریەکە کە ئەمە طبعا هەندێکی هەر خواردنی دوای ئەو خواردنە بۆ خۆی زیانی هەیە ینی کابرا بۆ نمونە ئێستا چا خواردن ئێستا تقریبا وعیەکەی لە ناو خەڵکیدا بەوەی کە الحەمدوللا زۆر کەس شەکریان کەم کردوتە ئەوی کە زاناکان ناوێن ناوە ژەهری سپی الحەمدوللا زۆر کەزیە زۆر خێزان هەیە ڕەنگە بڵێم هەرێکە لە ئێمە لە ماڵ و خێزانی خۆیەوە دەستی پێکردووە زۆر کەم لە ناو ماڵی خۆیان جاری وایە بە هەفتە بە دوو هەفتە بە سێ هەفتە شەکر ناخوا ئەچی بۆ ماڵێک کابرا چایەکەت بۆ هێنێ تخوا و چای خۆی کاکەیان چام بۆم ناخورێ ناکرێت خۆ مەزڕۆن کرد بڵێ کاکە من شەکر ناخۆمیان تەرکم کردووە بکابرا بە زۆر دەرخواتە دەدا کاکە ئەمە پێویست ناکە مەبەستم یعنی ئێمە خۆشمان هەنی خۆڵک هەیە لە ناو خۆماندا لە کاتی میوانداریە لە کاتی سەرداندا کاکە چی بۆ ماڵێ چایەکەت بۆ هێنێ کافیە ئیتر پێویست ناکات تۆ تا سەعات دێشە و دانیشێ پێنج چاو بۆ هێنێت هەر چاوێک دوعایە شەکری تێ کرد باسی شەکرت کرد ویستەوە پرسیارە بکەم کە ئەو دکتۆرە دوێنێ لە بەرنامەکەمدا دەڵێ شەکر و خوێ و لیمۆدۆزی و چەوری ئەمانە کێڵگەیەکی لەبارن بۆ گەشە پێدانی نەخۆشی شێرپەنجە و خانە شێرپەنجەیەکان لە کاتێک ئەمانە حرام نین
بەڵام عیلم دەڵێ ئەمانە زۆر خراپن ئەگەر بکرێ هەر بەکارنێڕێن ئەوە نور عەلا نور بەڵام ئەگە هەر بەکاریجا با زۆر بەکەمی ئیسلامی پیرۆز چۆن پشتگیری ئەمەمان بووەکە طبعا خاڵێکی کە ئێمە بەڕاستی دەبێ ئاگاداری بین ئەوش ئەوەیە بۆ نمونە شتێک هەیە هەر خواردنێک یا هەر جۆرە میوەیەک یا هەر شتێکەوە باز دەکرێت دەوترێ ئەمە زۆر بەسوودە ئەمە زۆر چاکە جاری وە هەیە بۆ کەسێک کە گرفتێکی هەیە نەخۆشێکی حاڵەتێکی هەیە بەو کەسە ئەوترێ بۆ نمونە تۆ پارێزگاری لەمە بکە یان بڵێن ئەمە مەخۆ ئەمە ئەکرێت دەم کەسە نابێ بڵێ وەڵای کاکە ئەمە شتێکی بەسوودە یا شتێکی چاکەیسە بۆ نمونە هەنگێن خوای گەورە نافەرمێ فیه شیفاء للناس بۆ هەنێک کەس بۆی ناخورێت یعنی بۆ نمونە مەعیدەی پێشی یان بێتاقەتێکە ئەمە مانای ئەوە نیە کە شیفا لەمەدانیە نا شیفاقی تایە لە 100,000 زیاتریش تەکید بە لەوە کە تایەتی گومانی تێدانی خوای گەورە سبحانه وتعالى وا فەرمێ بەڵام کەسی وە جاری وە ڕەنگە گرفتێکی هەبێت ڕەنگە نەخۆشیەکی هەبێت ڕەنگە حاڵەتێکی نائاسایی هەبێت ئەم جۆرە شتانەش ئەگەر تۆ تەماشا بکەی جاری وە هەیە ئەم شتانە کە دروست بێت و پێک دێ بە شێوەیەکی تەندروست بەڕاستی ناگاتە بەردەسی ئێمە شتی وە هەیە بۆ نمونە ئێستا هەیە لە بازارە دەڵێ ئەمە ناتەندروستە ئەم شتە ئەگەر بە شێوە تەندروستیەکەی دەست کەوێ ئەگەر بە پارە بکری دەقاتی ئەوەیە پارەکەی بەڵام خەڵک ئەو پارەی پێ نادا چۆن ئێستا بڵێن لە مەسائلی بۆ نمونە شمەکەکانی ترەکەوە خەڵک بەکارێنێ شتێک هەیە بای $10 ڕەنگە بتوانێت ساڵێک دەوام بکە شتیش هەیە بۆ نمونە بای $1 ڕەنگە هەفتەیەک دەوام بکە یان دەوام نەکە بەڕاستی ئێستا لە مەسائلی خواردنی ژوای لێ هاتووە یعنی تەماشاکەی مەسلەی کوالیتی لە خواردنە بەڕاستی زۆر زەرورە کە ئەمڕۆ خەڵک گرنگی پێ نادا یعنی کابرا بۆ نمونە زەیت کە خەڵک بەکارهێنێ یعنی ئەو ڕێژە زەیتە ئەو لیترەکەوە ئەوە تا لەوەدا هەر کەسێک بڵێن کە باسی ئەمە ئەکرێت ئەمە ئەگەر دروست بکرێ لە هەر مادەیە دروست بکرێت لە هەر شوێنێکەوە بهێنرێت ئایا دەتوانێت بەم پارەیە بگاتە دەستی خەڵک ئەگەر ناگات کەواتە ئەمە جێگەی گومانە کە ئینسان حەزەری دەکا وەکو شتێک پێویست بێ بەکاری بێن ئەنی زۆر بەکاری نهێنێت زۆر شتی تریشەیە بەڕاستی دێتە ناو بازاڕەوانێ لەبەرەوە جارێ مەسەلەی توجار و بازرگانەکان مەسەلەی دوکاندارەکان بەڕاستی ئەوەن ئەلکی و کولێ پرسراوی زۆر گەورە لە ئەستۆیاندایە یعنی شتی خراپ کابرا جاری وە هەر گوێی پێ نادا مهم ئەوەیە ساغی کاتەوە لە پێناو مەسلحەت و بەرژەوەندی خۆیدا ئەمڕۆ ئەم شتانە زۆرن لە مەسەلەی خواردن لە مەسەلەی اینجا هەنێ شت هەیە وردەوردە بۆ خەڵک دەرەکەوێت هەنێ ماست لە هەنێ شوێنەوە دێ هەنێ پەنیر لە هەنێ شوێنەوە دێ هەنێ پسکیت لە هەنێ شوێنەوە دێ تازە خەریکە یعنی گرتە ڤیدۆی ئەوانە بڵاوە بێتەوە کە بەڕاستی جاری وە هەیە شتی خراپی تایە جاری وە هەیە وەکو پێویستەن دروست نییە کابرا جاری وە هەیە لە مەطعەمێکە لە شوێنێکە ئیش دەکات بەڕاستی بە پرسیارەتێکی زۆر گەوری لە ئەستۆدایە ئەها جاری وە هەیە ئەڵێ لیژنەکە هادەچێ بۆ شوێنێک دەیان شوێندا ئەخرێت ئێکاکە وەڵای ئەمە حەسی بە پرسیارەتی نییە تۆ ئەگەر لیژنەش نەبی ئەبێ خۆت ئینسان لە خوای گەورە بترسێ ئەبێ پاک و بەتەمیز بێت پاک و بەتەمیزی بەڕاستی بەشێکە لە ئیمان و باوەڕێ نابێ ئینسان شتی پیس و چەپاڵ بکە شتێکە خۆی نایخوات دەرخواتی خەڵکی بدەم کەواتە لەم مەسائلانەش کە ئەمڕۆ بەڕاستی بە شێوەیەکی تەندروست بەردەست نایە لە مەسائلی شەکر لە مەسەلەی لیمۆدۆزی لە مەسەلەی خوێ ئێستا ئەو گەنمە کە جاران خەڵکی خوا چەنە ئیسفادەی لێ کرد ئێستا دێن وای لێەکەن ئادی سپی ئەو ئادە سفرەکە ئەوەی سوود بەخشە لێ خۆ گەنم خۆی خراپ نییە بەڵام ئەوە سوود بەخشەکەی لێ لابن دێن ئەوەی ئەهێڵنەوە لەبەر ئەومە هەر شتێک کە دەتوانین بە شێوە سەحیەکەی خۆی تەندروستیەکەی خۆی مە دەتوانین بەکاری بێنین بەڵام جاری وای لەبەر ئەوەی خەڵک تااقەتی ئەوەی نیە یعنی ئافرەتانیش بەڕاستی ئێستا کەمێک لە وەزیفەی خۆیان هاتوونەتە دواوە یعنی تەماشاکەی ئافرەت زۆر تااقەتی نییە وەکو جاران نان کاتۆڵێ بەخوا ئەمە لێی نایەت و بەخوا ئەمە ناکرێتەوە و دانانیش وەکو جاران خۆی زەحمەت بە نانێکی تەندروست بخۆی خێزانەکەی بەڕاستی ینی دروست بکات زۆر باش مامۆستایان هەرە و دکتۆرەی دوێنێ ئاماژە بەوە دەکات کە لە 1990 هەڵگرانی یا توشبووانی نەخۆشی شێرپەنجەی مەمک لە ئافرەتاندا کە یەکێکە لە بەربڵاوترین جۆرەکانی شێرپەنجە لە کوردستان و لە وڵاتانیشدا ئاماژەش بەوە دەکات کە ئەو ئافرەتانەی کە شیر پێدەن بە منداڵەکانیان وە شیری خۆیان ئەدەن بە منداڵەکانەوە بەدەر لە سوودە تەندروستی و جەستەی و دەرونی مێشکەکەی بۆ منداڵ
ئەم ئافرەتانە ڕێژەی توشبوونیان بە نەخۆشی شێرپەنجەی مەمک کە شیریان داوە بە مناڵەکانیان زۆر کەمە. ئیسلامی پیرۆزیش و لە قورآنی پیرۆز و لە فرمودەکانی پێغەمبەری خواشدا 1400 ساڵ بەر لە ئێستا ئاماژەیان بەوە کردووە کە شیرپێدانی دایک بە منداڵەکەی شتێکی تەندروست و شتێکی باش و شتێکی سوود بەخشە. مەبەستمەوەیە ئایا ئەمە توانین بڵین حیکمەتێکە ئەمە ئەعجازێکە کەوا قورئانی پیرۆز 1400 ساڵ ئەمەی ئاشکرا کردووە کە لە ئێستادا کۆمەڵگەی مرۆڤایەتی بەدەست شێرپەنجەی مەمکەوە دەناڵێنن کە ژنی ئەم سەردەمە دەڵێ لە پێناو تێک نەچوونی جەستەم و مانەوەی جەستەم بە گەنجی و بە جوانی و بە پتەوی و بە ڕێکوپێکی من ئامادە نیم شیری خۆم کە مافی منداڵەکەی بیخەمە منداڵی خۆمەوە، یعنی هی منداڵی خەڵکی تر نییە. باسی ئەوەم بۆ بکە کە ئیسلامی پیرۆز گرنگیەکی بەمەداوە لە 1400 ساڵ بەر لە ئێستا. طبعا ئەم وعیە زۆر گرنگە مەسەلەی شیرپێدانی دایک بۆ منداڵ. طبعا ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ما رأى من خير إلا دعانا إليه، هیچ خێر و چاکەیەک نەماوە إلا بۆ ئێمە ڕوون کردووەتەوە بانگەوازی ئێمەی بۆ کردووە، و هیچ شەر و خراپەیەک نەماوە إلا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەذەری لەسەر داوە. طبعا یەکێک لەو بوارانەی مەسەلەی شیرپێدانی دایک بۆ منداڵەکەی ئەمە حەق و واجبێکی شەرعیە، هەر دایکی کەم تەرخەمی تیا بکات مەسئولیەت و بەرپرسیارەتی لە بەدەمی خوای گەورە تەبارەکە و تەعالا بەرامبەر بە مناڵەکەی. بەڵێ طبعا لە بەرنامەیەک هابووین بەشێک لە بڵێن ڕێکخراوی ئافرەتان و بڵێن هەندێک خەڵکی چالاکی بواری ڕۆشنبیری و فەیسبوک و ئەمانە یعنی کۆڵی بەرنامەیەکیان ساز کرده بوو، باسێکی ئەمە هاتە پێش. لەوەدا من ئەم فەرمودەی پێغەمبەری خوام کرد عەلەیهی سەڵات وسەلام. طبعا دوای ئەوان زۆر گرنگ بوو بەلایەنەوە، وتیان ئەمە تا ئێستا شتیوامان نەبیستووە نەمانزانی و بەڕاستی ئەو کارە بەڕاستی ئەوەندە مەترسیدارە کاتێککە دای خۆی لەو حەقیقەتە ئەدزێتەوە. ئەویش ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شەوی ئیسرا و میعراجدا کۆمەڵێک لەو خەڵکانەی بینی کە بەهۆی جۆرێک لە گوناهەوە گرفتار بووبوون و تووشی سزا و عەزاب و ناڕەحەتی بووبوون، ئەوە بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لەوانە بینی فەرمووی ئافرەتێک بوو کە سزا ئەدرا، کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەم ئافرەتە لەسەر چی سزا ئەدرێ؟ وتی ئەمە ئەو ئافرەتانن کە شیری خۆیان نادەن بە مناڵەکانیان و مناڵەکانیان بێبەژەکەن لە شیری خۆیان. ڕەنگە ئەم وشارێ نەبوو بێت لای کۆمەڵێک لە دایکان و نەیانزانی بێت کە ئەمە حق و واجبێکی شەرعیە، بەڵ حق و واجبێکی شەرعیە. خوای گەورە لە قورئانە ئاماژەی پێکردووە والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة. يعني مافە لەسەر ئەو دایک و باوکە حەقە لەسەریان کە ئەبێ شیر بدەن، یعنی باوکەکە سەرپەرشی خێزانەکەی بکە. ئاخر ئێستا یەکێک لەو خاڵانەی ئاماژەت پێکرد پێم خۆشە باسی بکەم. ئافرەتی وا هەیە کە پرسیاری کردووە بڵێن لە ئێمە خۆی حەز دەکات شیر با بە منداڵەکەی، بەڵام ئەڵێ پیاوەکەی ڕێگری لێ ئەکات. پیاوەکەشی بەو پاساوەی کە دەڵێ با جسمت تێک نەچێت بە ئاوا بمێنیتەوە، لەبەر ئەو بۆیە دەڵێم ئەرکی دایک و باوکە جاری وایە دایکەکە حەز بە مەسئولیەت ناکات، جاری وایە دایکەکە ئافرەتێکی مسلمانی دینداری خواناس و حەق و مافی خۆی دەزانێ، بەڵام پیاوەکە ڕێگری لێ ئەکات. لەبەرەوە دەبێت دایکان و باوکان بزانن ئەم حەق و مافە لەسەر دایکە، و طبعا ئەوە کە ئەو حەق و مافە جێبەجێ ئەکات خوای گەورە سوبحانە وتعالە جسمی دەپارێزێت لە نەخۆشی بە دووری دەکات، وەکۆی کە بەڕێزە داماژە پێداوە جگەل لەوە بڵێن ئەو گرەیەی کە دروستە بێ و نەخۆشی کە دروستە بێ و ناڕەحەتیانە بە ئیزنی خوای گەورە بەشێک لەو کێشە و گرفتانە بەوە وەلا ئەچێت. لەبەر ئەوە ئەمەش ئەوە دەرەخا کە ئاینی پیرۆزی ئیسلام هەشتێک خێر و چاکەی بۆ مرۆڤ تیا بێت تەماشاکەی دەستنیشانی کردووە. ئێستا مەگەر کە وەکو حەق و ماف دیاری کە ڕەنگی خەڵکێک لە زەمەنی زوودا وتبێتی باشە ئەمە هیچ واجبێکی خوای ئینکاری تیان نییە، بەس ئەبێ سوودیشی هەبێت. ئەوە تا ئێستا بۆمان دەرکەوتووە چەنە سوودی هەیە؟ سوودەکەشی دوولایەنەیە مامۆستا، هەم بۆ دایک هەم بۆ منداڵ، هەم بۆ منداڵەکە. طبعا ئەوە ئێستا زۆر خێزان هەیە بەڕاستی بەدەست نەبوونیەوە ئەناڵێنێت بەشێک لە کێشەکانیشی ئەوەیە کە حەچی دەست ئەکەوێ ئەیدا بە شیر بۆ منداڵەکەی. باش ئەم منداڵە گەر شیری دایکی بخوات، ئەو منداڵە
تەندروسترە بێت چەند ڕەحم و سۆزی میلەوانی زیرەکترە ماسوولکەکانی ئێسکەکانی زۆر کاریگەری هەیە شتێک کە خوای گەورە سوبحانەهو وتعالە بەو شێوازە بەرهەمی ئەهێنێ لەگەڵ سروش و گەورەبوونی ئەو منداڵەیە زۆری فەرقە لەگەڵ شتێکەوە دەستکردی ئینسانە ئەڵسان ئەوەی کە دەستکردی ئینسانە دەیەوێت لاسایی خەڵقی خوا بکاتەوە دەیەوێت لەسەر ئەو شێوازە درستی بکاتەوە کە ئەو منداڵە پێویستێتی بەڵام هێشتاش هەر ناگاتە ئەوەی کە خوای گەورە بۆ ئەو مناڵی دروست کردووە لە سینەی دایکیە. زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم یەکێک لەو چارەسەرانەی کە ئەو دکتۆرەی میوانی دوێنێ بەرنامەکەم ئاماژەی پێکرد وەرزشکردنە لە پێناو مراندن و نەهێشتنی خانە شێرپەنجەکان لەشی مرۆڤدا. ئیسلامی پیرۆزیش لە دێر زەمانەوە گرنگێکی زۆری بە وەرزش داوە بە مەلەوانی و بە ئەسب سواری و بە ڕاکردن و بە شەڕ شمشێر و ئەم شتانە. مەبەستمەوەیە لە ئێستاشدا کە خەڵکێکی زۆر شاخڕەوی و پیادەڕەوی و ڕاکردن و تۆ دیاری تۆپی و پێ و هەمانە دەکات چۆن ئیسلام بەبایەخەوە سێریم جۆرە وەرزشانەکە لە پێناو تەندروستی مرۆڤ و کەمکردنەوەی چەوری و قەڵەوی و ئەم شتانی کە ئێستا مرۆڤ بەدەستیانەوە ئەناڵێنێ. دیارە وەرزشکردن بەڕاستی زۆر پێویستە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام وەکو بەڕێزت ئاماژەی پێدا. طبعاً کۆمەڵێک وەرزش هەیە کە زیاتر گرنگە بۆ جەستەی مرۆڤ و هەنێک لەوانە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە باسی مەلەکردندا ئاماژەی پێداوە کە بەڕاستی تەندروستێکی زۆر باش دەبەخشێت بە لەشی ئینسان. بۆیە من ئەگەر ئینسان تووشی ئینزیلاق بوو تووشی فەقەرات بوو باشە خۆ ئەمە چارەسەرێکی نییە بڵێ ئەم حەبە بخۆ ئەم دەزێ بەکاربێنە ئیتر تۆ چاگە بیتەوە نە بەڵام لە ڕێی وەرزشەوە لەوانش بەهێزترینیان مەلەکردن دەتوانێت ماسوولکەکانی خۆی بەهێز بکات و ئەو قورساییەی جەستەی ڕابگرێت لەگەڵ خۆزەعیفکردنە بتوانێت لەو نەخۆشیانە بەدوور بێ. ئەنجا پێغەمبەر صلی الله علیه و سەر ڕای ئەوە بۆ خۆی مسابقەی کردووە پێشبڕکێی کردووە نەک خۆی تەنانەت لەگەڵ خێزانە بەڕێزەکانیشی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەگەڵ خێزانیدا مسابقەیان کردووە جارێ ئەو بردوێتەوە جارێ ئەم لەوی بردوتەوە. ئەمجا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم حتا لە فرمودەیەکە باسی ڕۆشتن نەکات ئەفەرمێت یەک لەو شتانی کە سوودی تەندروستی تیا برێتێ لە ڕۆشتن بۆیە گەر ئێمە تەماشاکەی زۆرترین خێر و پاداش لە عیبادەتەکاندا ئەفەرمێت کە هاتی بۆ مزگە و بە پێوەرە کە هاتی بۆ جمعە بە پێوەرە حتا لە جەژناڵی کە لەم ڕێگەیەوە هاتی لە ڕێگەیەکی تر بگەڕێرەوە بۆ ماڵەوە لەبەرەوە ڕۆشتن و گەڕان بەڕاستی سوودێکی زۆری هەیە بۆ مرۆڤ تەمان لەگەڵ مەجالی ئینساندا ئەگەر بۆ نمونە کابرا بتوانێت یاری دوو گۆڵی بکە ڕاکردنی زیاتری تایە زیات کالۆری زیاتر سەرفەکە هێز و یعنی جەستەی زیاتر بە قەوەترە بێ بتوانێت مەلەوانی بکات. ئێستا زۆر خەڵک تقریبەن ئەو ڕۆشنبیری هەیە زۆرینەی ئەوانەی کە بڵێن باخێکیان شتێکیان هەیە بڵێن لە دەرەوەی شار زۆرینەی زۆریان شوێنێکیان دروست کردو بۆ شوێنی مەلەکردن و هەروە حەوانەوە تایدا. زۆر زۆر سپاس بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانا و بانخوازی ئیسلامی کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ یەکێکە لە گەورە تابعینانی ئومەتە ئاماژە بەوە دەکات دەفەرمێ ئەگەر عەقڵ و هۆش بە پارە بوایە ئەوە مرۆڤەکان سەرەیان بۆ دەگرت بۆ کڕینی بەڵام من سرم لە کەسانێ سوڕماوە کە بە پارەی خۆیان شتانێک دەکڕن کە عەقڵ و هۆش و ژیری خۆیانی پێ ناو دەبن کە هەر ئەو شتانەش هۆکاری سەرەکی شێرپەنجە بوون کێمە لە بەرنامەکەمانداوە ئەمڕۆ دوێنێ باسمان کرد ومێ دەکەین کۆمەڵگەی کوردستان نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی دەرچووی خانەخا و حوجرەکانی کوردستان دوور بن لە مادە هۆشبەر و لەو شتە زیان بەخشانانەی کە هۆکاری سەرەکی شێرپەنجەن خوای گەورە شفای بەخێر بۆ هەڵگرانی نەخۆشی شێرپەنجە بنێرێ و ئەوانی دیکەشمان بپارێزێت تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.